بەناوی خۆی بەخشندەی مهرەبان سڵاوتان لێبێ بەڕێزان خۆشحاڵم لە بەرنمەیەکی باس و خواست بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتم. بەڕێزان تەوەری ئەمڕۆی بەرنمەی باس و خواست قسەکردنە لەسەرەوەی کە سەرکردەی دادگەر سەرکردەی عەدالەتخواز کێیە، بە کێ دەگوترێت سەرکردەیەکی دادگەر؟ ئەمەی کە سەرکردەی دادگەر دروست دەکات ئەمە باگراوندێکی ئاینی یاخود باگراوندێکی نەتەوەییە. بۆچی ئێستا خۆرهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی ئیسلامی بەتایبەت بەدەست نەبوونی سەرکردەیەکی دادگەرەوە دەناڵێن و هەرجارە و کێشەیەکیان بۆ دروست دەبێت؟ ئایا باوی سیستەمی پاشایەتی و ئەم جۆرە سیستەمەی حکومڕانی خێڵەکی و حکومڕانی کۆماری سەرەتاکان نەماوە لە ئێستادا هەموو وڵاتان لەسەر سیستەم و بە سیستەم کراون و حکومڕانەتەکەیان لەسەر سیستەم ڕێکخرا و باوی ئەم جۆرە حکومڕانی ئێستای ئێرە نەماوە، بۆیە کێشە لێرە هەر بەردەوامی هەیە. یاخود هۆکارەکانی چین ئایا لە ئیسلامدا چۆن باس لە سەرکردەی دادگەر کراوە؟ ئەو کەسەی کە دادگەرە بە پێی شەریعەتی ئیسلامی و بە پێی دەقەکانی قورئان و فەرموودەی پێغەمبەر پاداشتەکەی لە دوا ڕۆژ و لە بەهەشدا چی دەبێت؟ و ئەو کەسەی کە دادگەری پێی ڕەو ناکات سزاکەی چی دەبێت؟ لەسەر هەموو ئەم بابەتانە و وەڵامی کۆمەڵێک پرسیاری دیکە قسە دەکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا مەحیدین سورچی، زانای ئاینی لە ئاسەودەکانمان لە شاری هەولێرەوە. مامۆستای بەڕێز سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش. سەلامی خوای پەروەردگار لە ئێوەی بەڕێز و خۆشەویست بیش خۆشحالم بە ئێوەی بەڕێز و خۆشەویست شادەبم. زۆر سپاس مامۆستای بەڕێز. با سەرەتا چینە ناو بەرنامەکە بە پرسیاری ئەوەی کە مەبەست لە دیاریکردنی کار بەدەست چییە بۆ ئەوەی کە کاروباری خەڵک ئاسان بکات و بەڕێوەی ببات یاخود کاروباری مسلمانان قورس بکات؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله وكفى والصلاة والسلام على نبيه المصطفى وعلى آله وأصحابه ومن اهتدى بهداه. منیش خۆشحالم بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەم لەم کەناڵەی بەڕێزتان. هیوادارم خوای پەروەردگار ئێوە و هەموو مسلمانان و بینەرانی خۆشەویست سەرکەوتو و سەرفراز بکات. یارە بەڕاستی بۆ ئەو بابەتەی کەوە باستان لێوە کرد، دیاریکردنی کەسێکی دادپەروەر و ئیمام پێشەوایەک بۆ مسلمانان دیارە بەڕاستی زەرور و واجبێکە لە واجبەکان مسلمانان دەری پێیوە هەستن، هەروەکو لە دوای پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام مباشەڕەتەن مسلمانان لە هەر هێشتا جەنازەی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام هەر وجودی بووە و هێشتا نەیانێشت بوو، مسلمانان چۆن بەیعەتیاندا بە ئەبی بەکری سدیق ڕەزای خوای گەورەی لێبی بۆ ئەوەی پێشەوایەتی مسلمانان بکات لە دوای پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام. دیارە بەڕاستی سەحابەکان وەها تێگەیشتە بوون لە دینی ئیسلام و لە قورئانی پیرۆز کە پێویستە ئیمامێک هەبێ بۆ مسلمانان بەبێ ڕاوێژ و بەبێ ئیمامی پێشەوایەتی ئیمامێکی ڕاستەقینە حاکمێکی دادپەروەر مسلمانان ناتوانن ژیانێکی خۆش و خۆشگوزەران بەسەر بەرن. زۆر باشە مامۆستای بەڕێز، کۆمەڵگەیەک کە نەتوانێت بەبێ سەرکردەیەکی دادگەر بەبێ ڕیشسپێک و بەبێ ئەوەی کە سەرکردەیەکی هەبێت ڕێنمونی خەڵک بکە، لە ئەگەری نەبوونی چی ڕوودەدات؟ بۆچی ئیسلام بەتایبەت دوای وەفاتی پێغەمبەری پێشەوا صلی الله علیه وسلم ڕاستەوخۆ مسلمانان و ئەهلی حەل و عەقد بەم شێوەیە ڕاستەوخۆ ئەبوو بەکری سدیقیان بە پێشەوا و سەرکردەی مسلمانان دیاری کرد؟ دیارە هەروەکو پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام لە فەرموودەکان ئاماژەی پێکردو، خوای گەورەش لە قورئانی پیرۆ لە زۆرێک لە ئاەتەکان ئاماژەی پێکردووە واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا. دیارە بەڕاستی ئەگەر مسلمانان پێشەوایەک و ئیمامێک و یان حاکمێکی ساڵحی و عادل و دادپەروەر نبێت، ئەو کاتەی کۆمەلگا بەرە و فەوزا و بەلەو لێکشان و بەلەو پەرتەوازەیەکی زۆر دەڕوا و ئەو کاتەی هیچ مسلمانێک بەڕاستی ناتوانێت ژیانێکی و خۆشگوزارانیەکی چاک لۆ خۆی و لۆ وڵات و دەوروبەری خۆی و لەو مسلمانانیش دەستەبەر بکات. قورئانی پیرۆز چۆن ژیانی کار بەدەستانمان بۆ دەژێڕێتەوە؟ بۆ نمونە حەزرەتی یوسف کە
خوای گەورە چۆن وەصفی دەکات سەبارەت بەوەی کە داوای دەسەڵاتی کردووە مەبەست مەبزانم کە ئەو کەسەی کە دەبێت بە پێشەوای مسلمانان دەبێت چ سیفەتێک لە خۆی بگرێت؟ دیارە بەڕاستی ئەو کەسەی کەوا دەبێتە حاکەم یان ئیمام و پێشەوای مسلمانان دەبێت چەند سیفەتێکی جوان و کارێکی بەرزی تێدا هەبێت کە ئیسلام یان قورئانی پیرۆز لە قورئاندا لە چەند شوێنان لە ئاەتەکان باسی کردووە، باسی ئەو کەسانەی کردووە بۆ نمونە پێغەمبەرەکان یان مەلیکە ڕاستەقین و حاکمە دادپەروەرەکان کەوا عەدالەتیان بەدی کردووە خوای گەورە سەرگوزشتەی ئەوانە بۆ ئێمە دەجێڕێتەوە. بۆ نمونە ئەگەر باسی هەندێک لەو سیفەت و خەسلەتانە بکەین کەوا حاکم و پێشەوای ئیمامی مسلمانان دەبیتەیدا هەبێ. یەکەمین علەما ئەفەرمون منصف عادل بعید عن الهوى، دەبێ ئەو حاکمە بڕاستی کەسێک بێ دادپەروەر بێ، دوور بی لەوەی کەوا بە دوو هەوا و نەفسی خۆی بکەوێ، وەکو خوای پەروەردگار ڕوو لە داودەکە عەلەیهی السەلام فەرمێ یا داود إنا جعلناك خليفة في الأرض فاحكم بين الناس بالحق ولا تتبع الهوى. دا فرمي أي داود عليه السلام إما تومان كرد خليفة لسر زوي بو أوي حكم داد پروری بكي لنيوان خلچي واتا حكم بداد پروری لنيوان خلچي دا بكي براست درستی وشويني هوا ونفسي خود نكوي ديارة براستي أو كسي داد پرورنيا و ئەو کەسەی حاکمە دادپەروەری ناکە بێگومان پێچەوانەکەی گرتووەتە بەر کە بریتە لە شوێن کەوتنی هەوا و نەفسەکانی خۆی. یەکێکی تر لەو سیفەتانە زۆر باشە مامۆستای مصلح. من دەمەوێت قسەکەت پێ ببڕم دواتر باس لە سیفاتەکانی دیکەی سەرکردەی دادگەر یاخود پێشەوای دادگەر دەکەین، بەڵام لە سەخاڵی یەکەم پرسیارێکی جەوهەریم بۆ دروست بوو. دەتوانین ئێمە بڵین کە فەلسەفەی سەرکردەی دادگەرواتە مەبەستی سەرەکی لە پێشەواتی دانان بۆی کە گەلێک پێشەواتی بکە سەرکردەیەک ئەوەیە کە یەکەم خاڵ وە مهمترین خاڵ ئەوە بێ کە دادگەری لە نێوان ئەم خەڵکەدا پێڕەو بکات؟ بەڵێ بێگومان دیارە بەڕاستی دادپەروەری یەکێکە لەو ئامانجانەی کە هەموو پێغەمبەرانی خوا سەلامی خوای گەورەیان لەسەر بێت خوای گەورە ڕەوانەی کردوونە بۆ ئەوەی دادگەری لە نێوان خەڵک بەرپا بکەن و دروست بکەن. بۆیە بەڕاستی ئەگەر وەکو شەیخ الئیسلام ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ کۆمەلگایەک ئومەتێک قەومێک بۆی هەیە خوای گەورە تەمەنیان درێژ بکات ئەگەر کافریش بن بەس دادپەروەریان لە نێواندا هەبێت، بەڵام قەومێک وەگەلێک وەنەتەوەیەک خوای گەورە تەمەنیان درێژ ناکات ئەگەر مسلمانیش بن لەسەر زوڵم و ستەم لەسەر نادادپەروەری. بۆی بەڕاستی دادپەروەری یەکێکە لەو ئامانجانەی کە ئیسلام بۆی هاتووە وەخوای گەورە مەبەستێتی هەموو خەڵک بەگشتی دەبێت دادپەروەر بن و هەر کەسێک بەڕاستی بیەوێ ببێتە پێشەوای مسلمانان یەکەمین سیفەتەوەیە دەبێت دادپەروەر بێ لە نێوان خەڵکی. زۆر باشە. پێشتر قسەم پێبڕی سەبارەت بە سیفاتەکانی سەرکردەی دادگەر ئەگەر بتەوێت ئاماژە بە خاڵەکانی دیکە بکەیت. دیارە بەڕاستی خاڵی دووەمەوەیە مصلح متبع لسبيل المصلحين ومجانب لسبيل المفسدين. صفەتێکی ترەوەیە دەبێ حاکم و ئیمام و پێشەوای مسلمانان ئەوەیە صفەتی خەلکی باس و چاکەساز بگرێت و شوێنی ئەوان بکەوێ و چاولەوان بکاتەوە و نابێ بە دوو کەسانێکی فاسد و خراپەکار و گەندەلکار بکەوێ و چاولەوان بکاتەوە و خۆی بشوپێنێ بەوان. بۆی خوای گەورە تەماشە دەکەیە فەرمێ وقال موسى لأخيه هارون اخلفني في قومي وأصلح ولا تتبع سبيل المفسدين. خوای گەورە لەسەر زمانی حەزرەتی موسى عليه الصلاة والسلام ئەجێڕێتەوە کە ڕوو لە هارون دەکا دەفەرمێ ئەی هارونی برام ئەتۆ لە شوێنی من بە ئەتۆ لە جێ من دانیشە و ببە پێشەوە لە بۆ قەومەکەت و ئەصلیح و دادپەروەریش بە و چاکە سازیش بە ولا تتبع سبيل المفسدين شوێنی خراپەکاران مەکەوە. کەواتە
نابێ بە هیچ زۆرەکی بەڕاستی پێشەوایەکانی خۆمان چاو لە خەڵکەکی خراپ بکەن، چاو لە شەرق و غەرب بکەن، بەڵکو دەبێت چاو لە کەسانێک بکەن زا لە هەر شوێنەکە بن، چ لە غەرب بن لە شەرق بن، چ لە ناو ئیسلام بن لە دەروی ئیسلام بن، مادەم دادپەروەریان کردبێ حاکمێک بووی بێ بۆ قەوم و خەڵکی خۆی باش بووی بێ، خەڵک لە دەستی بەختەوەر بووی بێ، ئەوە بەڕاستی سفەتێکی چاکە ئینسانی مسلمان یعنی ڕێی لێ نەگیرەوە ئەو سفەت و خەسلەتە جوانانە لە خۆیدا بهینینێتە دێ. والحاكم الصالح نظيف القلب، وهروها حاكمي الرازقو حاكمي داد پروار اويا دبي دلي سيني نظيف القلب واليد، دبي دلي پاک بي ودستي شي پاک بي. وكو خواهي قورا فرمي لباري حضرت يوسف عليه الصلاة والسلام كحضرت يوسف بخوي دعوي كردوا قال جعلني على خزائن الأرض إني حفيظ عليم. خواهي قورا لەسەر زمانی حەزرەت یوسف کە داوای لە قەومی خۆی کرد گوتی بمکەنە یعنی وەزیری دارایی بۆ ئەوەی بەڕاستی دادپەروەریتان بۆ بکەم، چونکە من کەسێکی دەستپاکم، کەسێکی ئەمینم، کەسێکی زاناشم و هەموو شارەزاییم هەیە لەو بوارەوە، بێگومان ماڵ و سەروەت و سامانی خەڵکی دەپارێزم. و زۆر سفەتی تر هەنە ئەگەر جەنابتان مەبەستان بیلۆتان باز دەکەین ئینشاءالله. مامۆستای بەڕێز لە ئێستادا تێڕوانینەکان دواتر کە خاڵی ترت مابێت ئاماژیان پێ بکە، بەڵام تێڕوانینەکان لەسەر سەرکردەی دادگەر ئەو سەرکردەیی کە دەتوانێت خزمەت بە کۆمەڵگەی خۆی بکات دابەش بوون بەسەر دوو بەرەدا لە ڕووی فکرەوە. بەشێکیان پیان وایە کە دەبێت سەرکردەیەکی نەتەوەیی بێ و سەرکردەیەکی ڕەگەزپەرستی نەتەواتی تێدا هەبێت، بەڵام بەشێکیان دەڵێن هەتاوەکو خەڵک باگراوندی یاخود سەرکردە باگراوندێکی ئاینی تۆخی نەبێت ناتوانێت دادگەری لە ناو میلەتەکەی خۆیدا لە ناو گەلەکەی خۆیدا پەیڕۆ بکات. سەرنجی بەڕێستان لە سەرامەچی بە تایبەت پێشتر ئاماژات بە ئاەتێک کرد، دەمەوێت قسە لەسەرەوەش بکەی بەڕێستان کە فەرموود خوای گەورە بە هاڕوونی فەرموو وەئەصلح ولا تتبع سبیل المفسدین، چاکخواست بە و شوێن گەندەڵان مەکەوە. ئایا ئەمە چارەسەری هەموو گرفتی گەندەڵی و فەسادی ئیدارەکانی کۆمەڵگەیەک ناکات ئەگەر بێت و کەسێک ڕازگۆیانە دوای کەوێت؟ دیارە بۆ چوونی من لەو بوارەوە دیارە ئەو کەسەی بەڕاستی بیەوێ سەرکردەیەکی ڕاستەقینە بێ وە سەرکەوتوو بێ لە ناو کۆمەلگا لە واقعی ئەمڕۆدا بەڕاستی دەبی کەسێکی خاچی بێ و کەسێک بێ بەڕاستی نەتەوەی خۆی خۆش بوێ، نیشتیمانی خۆی خۆش بوێ، وەک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە لە مەکە هیجرەتەکە یعنی بۆ شوێن و مەکانی خۆی گریانی هاتووە، دوعای کردووە کە خوای گەورە بەڕاستی بێ جێڕێتەوە ئەو شوێن و زێد و وەتەنەی خۆی. کەواتە دەبێت کەسی سەرکردە دەبی بەڕاستی خاک و ولاتی خۆی خۆش بوێ، خەلکی خۆی خۆش بوێ و پاشانیش بەڕاستی دەبێت لایەنی وەکو باسم کرد دادپەروەری نەبەسترایتەوە بە دیندارەتی. دیندارەتی یعنی هۆکارە و سەبەبێکی ڕئیسیە بۆی کە ئینسان بەڕاستی لای خوای بگرێ و تەقوادار بێ و ئاخیرەتیشی مسۆگر بێ و دنیاکەشی تێیدا سەرکەوتو بێ. بەڵام لە هەمان کاتیشدا کە بە چاوی خۆمان ئەوڕۆ دەبینین لە زۆرێک لە وڵاتان دەبینی دادپەروەری هەیە، عەدالەت هەیە، خەڵک لە دەستی ئەوان حەساوەتەوە، یاسا هەیە، قانون هەیە، شت هەیە کە چیە ئیمانیشیان مچینە نەبێ، مچینە باوەڕیشیان نەبێ، یان لە شوێنێکە باوەڕیان بەو شێوەیە نەبێ. زۆر بۆی بەڕاستی یعنی دادپەروەری بە بیر و فکرەی من ئەوڕۆکە یعنی بریتە لەوەی کە قانونێک هەبێ، یاسایەک هەبێ بەڕاستی لە وڵاتە یعنی ئەو حاکم و ئەو پێشەوای ئیماندارن وەکو باقی خەلکی تر بە یاسا و قانونەکە پابەند بێ، بۆ ئەوەی زولم نەکە، ستەم نەکە، حەرام نەخۆ، ماڵی خەرکی داگیر نەکە و هاگەی لە خەرکی بی، بۆ خەلکی درسۆز بی، بۆ خەلکی بسووتێتەوە، ئەو شتەی بۆ خۆی بێخۆشە بۆ خەلکی خۆشی پێخۆش بی. بۆی بەڕاستی ئەو سیفەتانە پێویستە لە کەسانێکی کەوا دادپەروەردا هەبن، لە کەسانێکی پێشەوادا هەبن، وەلا حاکم و حوکەمایەکانی مسلماناندا هەبن بۆ ئەوەی سەرکەوتوو بن. هەروەکو لە قسەی جەنابیشت بەڕاستی ئەو ئاەتە وەئەصلح ولا تتبع سبیل المفسدین، دیارە بەڕاستی ئەگە ئینسان چاکسازی بکات
وازیش لە فەسادی و گەندەلی بینی بێگومانەوە بنبڕی هەموو کێشە مشکلەکان دەکات و هەوڕۆ بەڕاستی لە وڵاتی خۆمان و لە هەموو وڵاتەکانی دنیا وڵاتەکانی مسلمانان ئەوەی خەڵک بە ئەو قانونەش ڕازی نینە کە بە خۆیان دانا کە لە پەرلەمانە قانونێک دادەندرێ بۆ نمونە کەسانێک مۆلەتی مەسەلەن کاتیان بۆ دیاری کراوە چەند سال پێشەوایەتی مسلمانان بکەن یان حاکمێکە یان مدیرێکە یان وەزیرێکە هەر یەکێکی لەو بوارانە کە ئەگەر پابند بن بە یاساکە بێگومان خەڵک یعنی ئەو مشکلە و گرفتانەی کەوا هەیە نایەتە پێشەوە هەمووی لەوەی هاتە وە دروست بە و گرفتانە بە قناعەتی خۆم ئەو خەڵکانە دادپەروەری وەک پێویست ناکەن و زولم و ستەمی و گەندەلی زۆریش دەکەن ماڵی خەرچیشیان داگیر کردووە و ڕێگاش لەوەی دەگرنکەوە خەڵکانێک بێنە پێشەوە و دادپەروەری بکەن. مامۆستای بەڕێز فرمودەیەک هەیە ڕەنگە بەشێکی زۆریش لە بینەران ئێستام فرمودەیە لە باگراوندیاندا هەبێت کە قسەیەکی شایع و بڵاوە کە باس لەوە دەکات پێغەمبەر گوایە فەرموو بێتی 1 ساعت دادگەریکردن حکومکردن بە شێوازێکی دادگەری باشترە لە 63 ساڵ عیبادەتکردنی کەسێک کە بەنداتی بۆ خوا بکات. ئەمە یەکەم تا چەند ڕاستە دووەمیش حکمت لەم فەرمودەیەدا چی ئایا ئەمە چی دەسەلمێنێت؟ دیارە بەڕاستی مەسلەی سەنەدی حەدیسەکە ئەمن وەک خۆم ئێستا زۆر تەرکیزم لەسەر نەماوە بەڵام مهم یەکێک لەو حەدیسە سەحیحانەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام باسی کردووە فەرمووی 7 يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله ئەوەل کەس ئیمام عادل لە ڕۆژی دواییکەوە کەسانێک یعنی 7 جۆرە کەس هەنە لەنێو ئەو گەرمای ڕۆژی قیامەتە کە بە خۆمان دەبینین کەش و هەوای ئێستای خۆمان چ گەرمایە کە خەرک هەمووی هەرەسان کردووە خەڵکانێک هەنە بەهۆی گەرما وەفاتیان کردووە خوای گەورە لە گوناحەکانیان خۆش بێ و خەڵکانێکی زۆریش تووشی نەخۆشی و بێکاری و بێیشی بووینە ناتوانن بەڕاستی بچن وەک پێویست بە ئەرچی خۆیان هەستن لەبەر گەرما ئەوجا ئەوە لە دنیایە لە قیامەتە کە ئەو ڕۆژە گوریسێک دەمینی بگاتە ئینسانێک بگاتە ئینسان ئینسانەکان هەمووی لە عارەقی خۆیدا یعنی ئەوەیە ناخنچێ ئەوەیە نامرێتەوە بۆیە بەڕاستی تەماشە دەکەی لەو ڕۆژەدا خوای گەورە ئەوانە نجاتەدا ڕێز و احترامەکی تایبەتیان لێدەنێ لە ژێر سێبەری عەرشی خۆیان ڕادەگرێ ئەوانە چێنە یەکەمین کەس پێشەوایەکی عادلە کەواتە بەڕاستی ئەو پلەپایەکی کەم نییە کە ئینسان لە دنیاە دادپەروەر بێ احتمالە هەموو مدەی تو لەو پێشەوایەتیە 4 ساڵ بێ 10 ساڵ بێ 20 ساڵ بێ یعنی بۆ کوێ دەبەی ئەو 20 ساڵە هە کۆتایی پێدێ بۆ نایەی بۆ دادپەروەری بۆ ناگەڕێەوە بۆ ڕێگای ڕاست و ڕاستەقینە بۆ دلسۆزی بۆ خۆت و ملەتەکەت بۆ ئەوەی هەم بە خۆ سەرفراز بی هەم مێژوەکی گەورەش لە دوای خۆت تۆمارکەی. زۆر باشە مامۆستای بەڕێز تەوەرەکەمان دادگەری و سەرکردەی دادگەرە دەمانەوێ لەم بەرنامەیەک تیش بخینە سەر زۆربەی جمگەکان یەکی لەم بابەتانە بابەتی لانی مێژوویە من دەمەوێت بزانم کە پرسیارەکان بە شێوازێکی مەتن لە بەڕێستان دەکەم و شەرحەکەشیان بۆ بەڕێستان بەجێ دێڵم مێژووی کاربەدەستانی ئیسلامی چۆن بووە لێرە و لەوێ زۆر جار کە گفتوگۆ دەکرێت هەندێکیان مێژووی کاربەدەستانی ئیسلامی زۆر بە پڕ هەڵە و پڕ بە پەڵە وەسفی دەکەن لە لایەکی دیکەشەوە هەندێکیان زۆر بە جوان وەسفی دەکەن سەرنجی بەڕێزت لەسەر ئەمە چی بووە ئایا چی پێوەربووە بۆەوەی سەرکردەکانی ئیسلامی وڵاتی موسڵمانە لە ماوەکانی ڕابردوودا دادگەریان پەیڕەو کرد بێت؟ دیارە من بۆ چوونی خۆم دەربارەی ئەو مێژوە کە لەبارەی موسڵمانان و هەتا خودی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باس کراوە یعنی بۆ چوونم وایە لە دوای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەو مێژوە وەک پێویست بەڕاستی بەدەستە من نەگەیشتووە احتمالە زیاتر هەموو لانی شەڕ و جەنگەکان و کوشتن و بڕین و یعنی هیجرەتکردن و کۆچکردن و دەربەدەرکردن و ئەو بوارانە تۆمەر کراوە باقی ژیان کە ژیان هەر شەڕ و جەنگ نییە لە چەند ساڵێک احتمالە شەڕێک جەنگێک مەسەلەن ڕووی دابێ
بەڵام ئەدێ و هەموو ڕۆژە ئەدێ و هەموو سەعاتە ئەدێ و هەموو دادپەروەریە ئەدێ و هەموو خۆشیە لە نێو مسلماناندا هەبووە مسلمانان مار و سەروەت و سامانیان خوین و مالیان مەسەلەن ناموسیان عردیان کەرامەتیان ڕێزیان هەموو پارێزراو بووە یعنی ئەو فەسادەی ئێستا لە وڵاتان دەکرێت لە شەرق و لە غەرب لە لەولا دەکرێت یعنی هەمووی کۆکەوە نابینی لە مێژووی مسلمانان شتێکی کەم نەبی لە فەسادی مەسەلەن تۆمار کرابێ کەواتە مسلمانان بەڕاستی یەکەمی شت لە نێو خۆیان زۆر تۆکمە بووینە مێژووی مسلمانان مێژوەکی باش بووە بەڵام ئەوەی ئێستا نووسراوەتەوە بەڕاستی زۆرینەی بەدەستێکی ڕەش ژیانی مسلمانان تۆمار کراوە کە ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە جوانی تەماشە بکەین یعنی جەنگ و جیهادەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەر هەمووی دیفاعکردن بووە لە خۆی و لە وەتەنی و لە نیشتیمانی و لە بۆ ئەوەی بۆ کە ئەو ئیسلامە بەڕێزە ئەو ئیسلامە بەڕاستی بەراو کاتەوە لە ناو خەرچی بە شێوەیەکی ئاشتی خۆشی نەک بە زەخت و بە تۆبزی بەڵام ئەگە مێژوو دەخینەوە بە پێچەوانەوەیە کە ئەنەما وا دەبینی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەری کوتا بێتە سەر خەرچی و لە هیچەوە خەرچی کوشت بێ بێگومان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هیچ کەسێکی نەکوشتووە وەکو خوای گەورە فەرمێ لا ئیکراها فی الدین تۆبزی لە دیندا نییە کەس بە تۆبزی نایەتە ناو ئیسلام بەڵام کەسانێکەوە ببنە ڕێگر لەسەر ئیسلام و یان بیانەوێ شەڕ بە ئیسلام و مسلمانان بفرۆشن و خاک و نیشتیمانیان لێ داگیر بکەن مال و سەروەت و سامانیان لێ بخۆن و کەرامەتیان بشتێنن ئەو کاتەی مسلمانانیش بەڕاستی حەقی خۆیانە دیفاع لە خۆ بکەن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەموو عولەمایان دەفەرمون هیچ جەنگێکی هێرش بەر نبووە لە بۆ سەر کافران تەنها جەنگی خەیبەر نەبێ ئەوش خوای گەورە ئاگاداری کردەوە کە کافرەکان دایانەوێ قەلاچۆتان بکەن ئەوە بوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێش دەستی ئەو دەستی خۆی بۆ هاوێشتن کەواتە جەنگەکانی مسلمانانیش هەمووی بەڕاستی بەروبووم و یان ئەگەر تەماشە بکەی لە سیرەت و ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئیسیفادەیان کردووە مسلمانان بەڕاستی دائیمەن مەزلوم بووینە زالم نەبووینە زوڵمیان لێکرایە مسلمانان دائیمەن خاچیان داگیر کرایە خاچی خەلکیان داگیر نەکردووە هەر دائیمەن خەلکیان لێ شەهید کرایە و سجن کرایە و کوژرایە کەسیان نکوشتووە مسلمانان بۆیە بەڕاستی ئەگەر ئەوەی بەراورد دەکرێت کە لە نێو مسلمانان کراوە لەگەر ئەوانی تر بە غیرە مسلمانان بەڕاستی یعنی قیاسێکی زۆر لێک دوورە بۆیە بەڕاستی ئەو مێژوەی کەوا پێم وایە یعنی ئەگەر بەدەستێکی پاک و چاک بنووسرابایەوە ئێستا تەماشە دەکرد ژیانی مسلمانان مەسەلەن بەڕاستی مێژووی مسلمانان مێژوەکی تر دەبوو بەڵکو بە پێچەوانەوە لە هەموو شوێنە بە باشە باز دەکرم کە مێژووی مسلمانان بەڕاستی باشترین مێژووە کەمترین یعنی خوێنی تێدا ڕژابێ یان زەرەدی تێدا کرابێ یان مەسەلەن نەخۆشی و مشکلەی تێدا دروست بووی بێ بەڵکو ژیانی مسلمانان بەڕاستی بەهۆی حاکمێکی عادل و دادپەروەر باشترین ژیانیان هەبووە و ژیانی بۆ دابین کردوونە باس لە سەرکرداتی پێغەمبەری پێشەوا کرد سەلامی خوای لەسەر بێت وە سەرکرداتیکردنی چوار خەلیفەکانی ڕاشیدینیش بە هەمان شێوە ئەگەر بێت و سەیریان بکەین لە کاتی شەڕەکاندا خوان لە پێشەوە بوون لە کاتی خۆشیەکاندا لەگەڵ یەکتر بوون و لە کاتی ناخۆشیەکاندا تەنانەت پێغەمبەری پێشەوا سەلامی خوای لەسەر بێت سەردانی ماڵی جوولەکەیەکیشی کردووە لە ڕووی کۆمەڵاتی و پەیوەندی کۆمەڵاتیەکانەوە کە ئاینەکەشی جیاواب بووە لە کاتێکدا خۆی پێغەمبەر و پێشەوای ئیسلام بووە مەبەستمە بزانم کە بۆچی سەرکردەکانی ئێستا خۆیان لە کۆمەڵگەکەی خۆیان دوور دەخەنەوە دائیمەن دوورە پەرێزی هەڵدەبژێرن دیارە بەڕاستی ئەو کەسانەی کەەوە خۆیان لە میلەتی خۆیان جیا دەکەنەوە لە خەلکی خۆیان دوورەخەنەوە یەکەمین شت ئەوەیە بەڕاستی چاویان بەو خەلکە هەر نایە شەرمەزاری ئەو خەلکەن و دویەمین سیفەتیش ئەوەیە بەڕاستی لە خۆبایی بوون ژیانی خۆیان ژیانێکی تەکمیلەیە ژیانێکی تەواوە لە هەموو جانیبەکان یعنی لە قیمەدان بەڵام کە دەستنا نێو خەلک دەبینی بەڕاستی ژیانێکی زۆر یعنی زەحمەتر و مشکلە و گرفتی گەلک زۆریان دێتە پێشەوە هەر لە ڕووی خۆشی و بەختەوەربوونی خۆیانەوە بۆیە بەڕاستی یعنی ئەوانە وای لێ کردووە ئەوانە داببڕێن لە خەلکی خۆیان بۆیە بەڕاستی ئەو سەرکردانە قەرزاری خەلکی خۆیانن
بۆیە چاویان بە خەڵک هەر نایە بچن لەگەریان دانیشن سەردانیان بکەن ئەگەر نەخۆشە مەسەلەن لیان بپێسنەوە ئەگەر هەژار و فەقیرە یارمەتیان بدەن یان مشکلە و گرفتی خەڵکی خۆیان بزانن ئەوە کرێچیە ئەوە مەسەلەن پێداویستێکی تری هەیە ئەو مشکلە و گرفتەکی تری هەیە نەخۆشی هەیە مەسەلەن پێویستی بە چارەسەری هەیە بۆیە بڕاستی کە ئەگەر بزنە ناو خەڵکی خۆ تووشی ئەوە دەبن کە بەڕاستی ینی بەرپرسیارەتێکی گەورەیان دێتە پێشەوە بۆیە بەڕاستی زۆر بێموبالاتانە بەرامبەر قەوم و خەڵکی خۆیان هەرسوکەوت دەکەن ئەوانە بڕاستی لە خۆباین ئەوانە بڕاستی قەرزاری خەڵکن ڕۆژێک دادێ دەبێ ئەوانە بەڕاستی ڕوبەڕووی و خەڵکە بکرێنەوە ئەگە لە دنیاش نبێ خۆ لە قیامەتە ینی خوای گەورە ڕایان نەگرێ پرسیاریان لێ دەکرا بۆیە وەکو جارێکی پرسیارێکیان لە یەکی کرد گوتیان باشە کەسێکی مسلمان بوو حاکمێکی دادپەروەر بوو گوتیان ئەی حاکم ئێمە ئەگەر مەسەلەن غەرەتێک بکەین جەنابەت لێمان دەپێچیەوە ئەدی ئەگە تو غەرەتی بکەی چێ لە جەنابەت دەپێچیتەوە فەرمووی ئەگە من غەرەت بکەم ڕەب العالەمین لەم دەپێچیتەوە ئەوجا مراقەبەدانانی خوای گەورە لەسەر خۆمان بەڕاستی یان حاکمی دادپەروەر هەست بەو مراقەبەیە بکە تووشی ئەو دووری و دوورە پەرێزیەی نابی لەگەر خەڵکی خۆیان هۆکاری ئەوەی کە سەرکردەکان بەم شێوەیە دادگەرنین لە ئێسادا لە وڵاتانی ئیسلامی بەگشتی ئەوەیە کە ئەم مراقەبەی کە بەڕێزت ئاماژەتان پێتان کرد کە وا هەست ناکەن کە چاودێری خوایی لە سەرسەریانە بۆیە کە بەم جۆرە خراپە مامەڵە لەگەڵ میلەتەکانی خوان دەکەن بێگومان ئەگەر کەسانێک مەسەلەن هەست بە مراقەبەی خوای گەورە بکەن غەدر ناکەن خیانەت ناکەن مەسەل نەعەدالەتی و نادادپەروەری ناکەن مەسەلەن فەسادی لە ناو خەڵکی خۆیان دروست ناکەن هەموو ئەمانە لە ئەنجامی ئەوەی دروستە بێ ئەو کەسە بڕاستی باوەڕی نییە یان باوەڕەکەی بە شێوەیەک نییە کەوا بیجێڕیتەوە لەو تاوان و گوناحانە یان کەسێکی دلسۆز نییە بۆ خۆی و بۆ خەڵکی خۆی و کەسێکە باوەڕی بە دواڕۆژ لاوازیان باوەڕی هەنیە ئەگەر نا کەسانێک بەڕاستی بزانن سوور ئەو مەسەلەن پێشەوایەتیە وەکو عولەما فەرمون پێشەوایەتی بەڕاستی یەکەمی سیفەت ئەوەیە حاکمی دادپەروەردەبی هەست بکە ئەوە تەکلیفە نەک تەشریف ئەگەر تو هەستت بەوەی کردکەوە ئەو کارەی تو وەرت گرتووە تەکلیفە بڕاستی دایمەن هەوڵ دەدەی ئەرچی خۆت بەجێ بگەینی بەڵام تو وەکو تەشریف تێبگەی ئەو بەڕاستی ئەو کاتەی بێموبالات دەبی لە بەرامبەر خەڵکی خۆت بۆیە بەڕاستی ئەگەر مراقەبەیەکی چاک هەبێ ئەو کاتەی یعنی ئەو نەعەدالەتی و نادادپەروەریە دروست نابێ هەروەکو یەکێک لە مەلیکەکان ڕۆژێکیان یەک و تەیرێکی داوە خەڵکی خۆی مەسەلەن ئەندامەکانی خۆی فەرمووی بڕۆن لە شوێنێکی بۆم سەر ببڕن بەڵام کەس نتان بینی دەڵێ هەموو چوون لە پاش گردێکی یان خانوویەکی لە شوێنێکی چۆلایەکی مەسەلەن تەیرەکەی خۆی سەر بڕی و هینایەوە منداڵێک تەیرەکەی خۆی هیناوە سەری نەبڕی بوو پاشا گوتی باشە ئێوە بۆ سەرتان بڕی ئەو مناڵە بۆ سەری نەبڕیوە مناڵەکە گوتی وەڵا پاشای بەڕێز ئەمن بۆیە سرم نەبڕی چونکە تو گوتت بڕۆ شوێنێکی کەس نەتبینێ ئەمنیش هەرچێ شوێنێکی چۆم خوای گەورە لێم دیار بوو بۆیە بەڕاستنیە ها تەماشا بکەن ئەو مراقەبەیە ئەگەر ئینسان هەست پێ بکە مراقەبەی خوای پەروەردگار ئەگەر لە شەو بیان لە ڕۆژدا ئینسان تاوان و گوناح ناکە کەواتە کیفایەتە وەڵڵاهی پێویست بە مەسە هیچ قانونێک ناکە پێویست بە فسفۆر و حەریق ناکە پێویست بە خەت و دانانی مەسەلەن هیچ شتێک ناکە بەڵکو خۆت مراقەبەی خوارد لەسەر خۆت دانێ واز لە تاوان و غەدر و خیانەت و لادان و ئەو شتانە بینە خوای گەورە سەرکەوتوت دەکە ئەرکی گەل چییە ئەگەر کاربەدەستەکانی دوورکەوتنەوە لە خەڵک ئایا گەل دەبێت ڕازی بێت بەم جۆرە یاخۆت چی بکەن باشترین ڕێگە چارە بۆی کە حاکومێک و حکومڕانێکی دیکە حکومیان بکات دیارە زۆرێک لە عولەمان بەڕاستی ڕێیان بۆ ئەوەیە ئەگەر مەسەلەن حاکم حتا مەسەلەن ئەگەر فازیریش بێ دەبێ مەسەلەن
یعنی چاکە خواز بەیان فازیر بێ بەڵام لێرە دەبێ ئەمە ملاحەزەیەکی بکەین یعنی ئەگەر خراپەی هەبێ بەرام ئەو خراپە تەنها دەبی خراپەیەکی کەم بێ بە شێوەیەک نەبێکەوە وەکو فەوزا یان بەربەڵاو بێ هەموو کوچە و کۆلانەکان و مارەکان بگرێتەوە فەسادیەک بە شێوەیەک جار لۆ جار سال و ساریانی خراتر بێ ئەگەر خراپەیەکی کەمیشی هەبێ ئەو خەڵکە تابیعی ئەو ئیمامە بن ئەو ئیمامە دەبێ مسلمان بێ واو ئیمامە دەبێ دەستپاک بێ واو ئیمامە دەبی هەموو مافەقانی ئەو خەڵکەی دابین بکە دڵسۆز بی بۆ ئەو خەڵکەی ئەگە بەو شێوە بۆ خەڵکە لەگەری دەبی بەڵام ئەگەر ئەو حاکمە لاچوو ئەو حاکمە دڵسۆز نەبوو داد پەروەر نەبوو زولمی لە خەرک کرد ماڵی خەرچی بەنەحەق خوارد و خێنی خەرچی بەنەحەق ڕێشت و یعنی خەڵک لە دەستی هەرەسان بوو ئەو کاتێ بەڕاستی دەبی خەڵک بی لە ڕێگا چارە بکەنەوە بۆ ئەوەی عیلاجی خۆیان بکەن یعنی وەکو مەسەلەن لە یەکێک لە شارەکان جارێکی مەسەل خەلیفەی مسلمانان قازیەکی دانابوو ئەو قازیە دیارە زولم و زتەمی زۆری لەو خەڵکەی کردووە عەدالەتی نەکردووە بە کوردی یعنی خەڵکەکەش هەموو چولای حاکمە خەلیفەی مسلمانان فەرمووی ئەو مەسەلەن قازیەی تو ولاتی مەی پڕ خێر و بەرەکەت کردووە پڕ خێر و بەرەکەت کردووە حەزمان لێ نییە ئەو قازیە بەس ئەو خێر و بێرەی لە بۆ شاری مەبوێ حەزمان لێ بەڕاستی بچی لە شارەکی دیش ئەو خێر و بەرەکەتەی یعنی تۆمار بکە و ئەو خێر و بەرەکەتەی دروست بکات بەو شێوەیە حاکمەکەیان لادەواتە حتا دەکرێت ئینسان بخۆشی ئێستا بەڕاستی لادانی حاکمەکان و یان سەرکردەکان باشترین ڕێگە ئەو ڕێگە قانونیانەیە کە هەوڕۆ لە دنیا هەیە کە بریتە لە هەلبژاردن ئەگە بە شێوەیەکی ڕاستەقینە بکرێ بەڕاستی یعنی شتێکی زۆر چاکە پێوەرێکی زۆر زۆر باشە و پێشم وایە خوای گەورەش یعنی ڕەزامەندی لەسەر هەیە ئەگەر ئەو خەڵکە بە دەنجی خۆی کەسێک هەر بژێری ئەو خەڵکە بەڕاستی لەو خەڵکە ڕازی بن بێگومان ئەو خەڵکەش پاشە ڕۆژی یعنی عەدالەت و دادپەروەری دەکا ئەوە نەیکرەوەی نەکرد لە کۆتاییدا خەڵکەکە یعنی دەگەنە کەسێکی واکەوا دادپەروەریان بۆ بکە بەڵام ئێستا کە بەڕاستی تەماشە دەکەی یعنی خەڵک مەعیوز بە لە زۆرێک لە ڕێگاکانیش ڕێگای هەلبژاردنیش یعنی هەتا حەدێک خەڵک ئەگەر بەو شێوە تەزویرەی کە ئێستا هەیە هەر بڕۆ بڕۆ خەرک مەعیوسە بی بەڵام ئێمە لە هەمان کاتیش ئەمە ڕێگای ترمان نییە لە غەیری هەلبژاردن ڕێگایەکی سلمی و باشە ئێمە هەر ئەو ڕێگایە دەگرینە بەر ئەرچی خۆمان جێبەجێ دەکەین بەڵام لە بۆ ئەوەی کەوا ئەو کەسانێک کە تەزویرەکەن یان غەدر و خیانەتەکەن زولمەکەن ئەو وبارەکە و گوناحەکەیان لە ملی خۆیە ئەمە ئەرچی خۆمان بەجێگەیاندیە دەنجی خۆمان بە حەقدایە دایتمانە کەسانێکەوە قەنعەتمان وایە سبەینێ ئەگەر مەسەلەن جلەوی دەسەلات بگرنە بەر عەدالەت و دادپەروەری دەکەن بێگومان مەسەلەن ئەوە ڕێگایەکی باشە کە مەسەلەن ڕێگای هەلبژاردنە یان هەر ڕێگایەکی دەستە بەر بوو بۆ مسلمانان بەو شێوەیە ڕێگایەکی سلمی باشترە بڵێ ئەمڕۆ لە هەرێمی کوردستاندا هاوڵاتیان بەردەوام لە کێشە و گیر و گرفتدا ژیان بەڕێ دەکەن ئەمڕۆ هاوڵاتیان گلەیان لە حکومڕانانی هەرێمی کوردستان هەیە گلەیان لە دەسەڵات هەیە بەڵام پێشتر لە سیستەمەکانی پێشتردا کاتێک کە گەندەڵی لە وڵاتێکدا بەرپادەبوو سەرکردەکە دیار بوو بەم شێوەیە ڕاستەوخۆ هەڵە و پەڵەکان بۆ ئەو دەگەڕێنرانەوە بەڵام لە ئێستادا باوی حکوومەتدارێتیە وڵات بە جۆرێک دابەشبوون سیستەمەکان هەرێکە و ئەرکێکی پێس پێدراوە دەمەوێت بزانم کە هۆکاری کێشەکانی ئەمڕۆی وڵاتانی مسلمانان ئەوەیە کە خودی سەرکردەکان خۆیان گەندەڵن یاخود کەسانی نەشارەزان بە زانستەکانی بەڕێوەبەردن چونکە بەڕێوەبەردن هەرچەندە کەسێک کە دادگەریش بێت ئەگەر بێت و عیلمی پێنەبێ و زانستی بەڕێوەبەردنی وڵاتێک نەزانێت ناتوانێت بەڕێوەبردنێکی سەرکەوتو بێ مەبەستمە بزانم کە هۆکارەکەی نەشارەزایی سەرکردەی مسلمانانە کە وە سەرکردەی ئەم گەلانەیە کە لەم ناوچەدا کۆبوونەتەوە نازانن وە شارەزایان لە زانستەکەدانیە بۆی کە وڵاتەکانیان بەڕێوەبەن یاخود هەر خۆیان لە ناخی خۆیاندا گەندەڵن ئەگەر ناکەسانی لاتوو شارەزان لەم بوارەدا
وەک قەناعەتی خۆم ینی هەموو جۆرە کەسێک هەیە بێگومان کەسانێک هەنا بەغەیرە شایستە ینی ئەو اختصاسەیان نییە ئەو معلومات و علم و زانستیان نییە کەەوە شایستەنی لە بەو شوێن و پێگەیە بەڵام هۆکارێک وای لێ کردووە کە ئەو شوێنە مەسەلەن وەرگرن و بستنە ئەو جێگایە بۆیە بەڕاستی وە کەسانێکی تریش هەنا بێگومان علمیشیان هەیە و زانستیشیان هەیە و شارەزای باشیشیان هەیە بەڵام وەکو مەسەلەن کە دەبینی تەماشە دەکەین ئەو هۆکارانەی کەەوە غەڕابوون بە دنیا مەسەلەن مەشغول بە دنیا ئەمەلبوون بە دنیا دوورکەوتنەوە لە قیامەت حەز نەکردن بە مراقەبەی خوای گەورە ترسی خوا لە دڵدا نەبوون یان دڵسۆز نەبوون لە بۆ خاک و خەلکی خۆت وای لێ دەکا و کەسە وردە وردە یعنی بەس خەم و یعنی ئیشەکانی لە دەوروبەری خۆی بێت خەمەکانی بەس بۆ خۆی و نەوەکانی خۆی بێت ببینە کابرا دەبێتە سەرکردا مەسەلەن جێ و مەکانی خۆی هەموو تەمینە شوێنێ خۆی شوێنێکی برندە یعنی مەکانەکە و شوێنەکە و جێگایەکەی جێگایەکی خۆش و بێ مشکلە و بێگرفتە یعنی لە ڕووی پارە و سەرمایەدار مچینە ئێستا ئەگەر حسابی بکەین بە یەکێک هەژمار بکەین لە سەرمایەدارانی دنیا یعنی ئەگەر دەسۆزی هەبێت چۆن دەبێ مەسەلەن ئەوڕۆ لە وڵاتی خۆمان ئەگە باز بکەین چۆن دەبێت کارەبا دابین نەکرێ هەتا ئێستا بە شێوەیەکی پێویست ئێمە تەماشە دەورە بەر و ئەوانەی خۆمان دەکەینە وڵاتانە وەکو تورکیا ئێران سعودیا کە زۆر گلەیشمان هەیە لە ڕووی مەسەلەن بەڕێوەبردننی وڵات بەڵام بەڕاستی ئەو مافانیان بۆ خەرکی خۆ جێبەجێ کردووە لە ڕێگاوبان دەرەی لە کارەبا دەرەی لە ژیان و گوزەرانە تەحەدەکی زۆر باش دەرەی خەلکەکە خاوەنیش و کار و معاملە و تیجارەتی خۆیتی یعنی ژیانی خۆی دەستەبەرە یعنی ڕاستە هەندێک کەم و کوڕیش هەیە بەڵام وەک بەڕاستی وڵاتی خۆمان ئەو فەوزایە ئەو شێوەیە کە لە بەرچاومانە بەڕاستی فەوزایەکی زۆر بێسەروبەرە یعنی کەس هەر کەسێک بەڕاستی بێت ئێرە وەکو دەرەی یعنی عاقل تێیدا محەیەرە چۆن مەسەلەن ئەسپی خۆی لە وەزعیدا لەو وڵاتەیدا ئەسپی خۆی تاوداد چۆن دادپەروەری بکەن چۆن ڕێگا چارە بگریتە بەر چۆن مەسەلەن وا بکە ژیانێکی باش بۆ خۆی و خەرکی خۆی دابینکە ئیش و کار و گوزەرانێکی وا بکات کەەوە هەم خۆی پێ مرتاعبی هەم دەوروبەری خۆشی لێ ڕازی بێ یعنی زەحمەتێکی زۆر هاتوتە پێش بۆی بەڕاستی وەش بە سەبەبی ئەو حاکمانەیە دەبێ بڕاستی وەکو دڵسۆزێک داوا دەکەم بە خۆیان دابستنەوە هەمویان کۆ ببنەوە کە بڕاستی حکومەتی عادلانە بۆ وڵاتی خۆیان بکەن و مەسەدات پاروەری بکەن مەسەن تەماشای ژیان و گوزەرانی خەلکی خۆیان بکەن بێن کاکە ڕۆژێک لە ڕۆژان بە جادەی سەتی و شێستی دابێن بزانن ئەو خەلکە چۆنە بێنە ناو شاری هەولێر و شاری سولێمانی و دهۆکۆ و شارانە بزانن تەماشەکەن ژیانی گوزەرانی خەلکی چۆنە لە چه حدێکدایە ئایا خەلک باشە خەلک مرتاحە خەلک لە گەوانە خەلک ئەوانی خۆش دەوێ ئەن خەلک لێیان بێزارە بۆی بەڕاستی ئەگەر وا بکەن بەو شێوەیە بڕۆ ئەو خەلکە زیاتر ڕقەستورە بن بەرامبەریان بێگومان هەم لە دنیا و لە قیامەتیش ئەوانە بەختەوەر نابن و خۆشیش لە خۆ نابینن. زۆر باشە مامۆسای بەڕێز من شتێکم نەماوە کە بەڕێزتان لە کۆتاییدا شتێکتان هەبێت وەکو مامۆسایەکی ئاینی کە وەسایە و ئامۆژگاریەکت هەبێت بۆ سەرکردەکان بەتایبەت لە ئێستادا کە بەتایبەت لە ناحیە و لە قەزا و لە زۆر لە شارەکانی هەرێمی کوردستان هاوڵاتیان لە گیر و گرفتێکی زۆری نەبوونی کارەبا نەبوونی ئاو نەبوونی پێداویستە سەرەتایەکاندا ژیان بەسەر دەبن بەڕێزتان کە ئامۆژگاریەکت بۆ سەرکردەکان هەبێ بەڵکو سوودفە کە ئێستا گویان لە گفتوگۆکەی نێوان من و تۆ هەبێت سپاس دەکەم. دیارە بەڕاستی من وەک دڵسۆزێک دووبارە قسەی خۆم دووپات دەکەمەوە کە لێرە دانیشتوین هەمومان دڵسۆزین بۆ خاک و وڵاتی خۆمان و بۆ خەلکی خۆمان واللهی یعنی هەموو خەلکی خۆمان بەگشتی خۆشمانەوێ حتا بە مسلمان و غەیرە مسلمانیش پێمان خۆش نییە هیچ یەکێک ناخۆشی بێتە ڕێ و واللهی زۆر جارە نەو خەڵکەی کەوا خراپیشە دوعا دەکەین دەرین خوای هیدایەتیان بدەی ڕێگای باشیان پیشان بدەی خوای وایان لێ بکەی کەوا دڵسۆزیان پێبەخشی ئەوانیش ڕەحم و بەزەی بە خواروی خۆیان بکەن
بۆی بەڕاستی ئێمە دلسۆزین بۆ ئەوان داوا دەکەین بەڕاستی ئەوانیش یعنی دلسۆز بن بۆ خەلکی خۆیان چاوێک بە خوارەی خۆیاندا بخشێنەوە بزانن چ دەگوزەرێ لە خوارەوەی خۆیان بەس لە دەوروبەری خۆ تەماشە نەکەن چونکە بەڕاستی دەبینی دەوروبەری خۆی لە هەموو شتێکی تەکمیلەیە با تەماشەی خوارەوەی خۆشت کە بڕۆ خەستەخانەکان بڕۆ نەخۆشخانەکان بڕۆ مەسەلەن سزنەکان بڕۆ ئەو شوێنانەکانی تر کە دەبینی بڕۆ ناو مەسەلە کرێچەکان و ناو بازاڕەکان بزانە ئەو خەڵکە لە چ زەحمەتێک و ناخۆشێکدایە بۆی هیوادارین بڕاستی مەسەلەن هەم لە ڕووی کارەبا هەم لە ڕووی ئاو هەم لە ڕووی ڕێگا و بان هەم لە ڕووی معاش و مەسەلەن معاشی خەرچی یعنی تەواوی ئیش و کارەکانی کە خەڵک مەسەلەن پێداویستی خەڵکە مافی سەرەتایی خەڵکە بڕاستی ینی هیوادارم بۆ خەڵکی دابین بکەن ئەوەندەی لە توانایانە درێغی نەکەن بۆ ئەوەی لە دنیادا سەرکەوتوو بن لە قیامەتیشدا بەختەوەر بن. هیوادارم ئەو بەڕێزانەی کە کاریگەریان لەسەر ئەدای حکومڕانی هەرێمی کوردستان هەیە و شتیان پێدەکرێت گویان لە وەسێت و ئامۆژگارەکانی بەڕێستان بووبێت و جێبەجیان بکەن. زۆر بەڕێز مامۆستا مەحێدین سورچی زانای ئاینی لە ئاستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە ڕاستەوخۆ بەشداری ئەم ئەڵقەی بەرنامەی باس و خواست بوون. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڕێزان بەم جۆرە کۆتاییمان هێنا بە مەڵقەی بەرنامەی باس و خواست تا بێگەیشتنەوە لە ئەڵقەیەکی دیکە و لە ڕۆژێکی دیکەدا هەموو لاکتان بەخوای گەورە و میهرەبان دەسپێرین. خواتە